ئایا ئەو کەسەی ڕابەرێتی ئومەتە مسلمانەکە ئەکا بۆ سەروەری شەرع جارێکی تر شەرتە مەلابێ؟ ئەمە وەڵامێک پێویستە ئێمە بەحسی بکەین. تۆ لە مێشکی خۆتایی هێنی ئەڵی شەرتە مەلابێ؟ ئەگەر وتت بەڵێ یەکێکیکە پێ دەڵێ باشە ئەی ئەم هەموو مەلای هەیە بۆ نایکە. ئەگەر ئەم ڕابوونە ئیسلامیە مەلا ئەبێ بیبا بەڕێوە لە ناو ئیخوانە بۆچی یوسف قەرزاوی و فەیسەڵ مەولەوی و عەبدولمتەعال جەبری و ئەمانە نایبەن بەڕێ؟ یان لە کوردستانی ئێمەیە بۆچی یەکێکی وەکو مەلا عوزێر و مەلا موسا و مەلا تاهیر و مەلا ئەنوەر لە هەولێر و ئەم مەلایانە یەکگرتو نابن بەڕێ؟ یا مەلا ئەحمەد یعنی سەید ئەحمەدی پێنجوێنی بۆچی ئەمانە نایبەن بەڕێو ئەگەر مەلای با بەڕێ؟ ئەگەر مفتیەک بیبا بەڕێوە ئەمانە هەر دەرەجان مفتی نەمان لە مامۆستا سەلاحەدین محەممەد بەهادین شارەزاترن. ئەگەر مەوزوعیش لەوەیە خەڵکی دەوریان لە مامۆستا سەلاح داوە بەو سیفەتە کە ڕسمیەتی لە ئیخوان وەرگرتووە کەوا بڕ ڕسمیەتی ئیخوان لێرە شەرعیەتێکی زۆرتری هەیە وەک لەوەی کە کابرا مفتی بێ. ئەمە ئایا سەبەبێکە بۆ ئەوەی کە نەهزەکان توانە و نەیانتوانی مادامە ڕسمیەتیان پێ نەبوو نەیانتوانی حرەکەتێ دروستکەن کە نەیانتوانی حرەکەتە دروستکەن ئایا وەکو حیزبێک کە دروست بوون کەش و بارودۆخیان ملائم نەبوو گەورەتر ببن بارودۆخێکی دەرەکی لەسەریان زەختی دروست کردبوو یان لە ناو بۆ خۆیان توانای گەشە و نەشونمان نەبوو؟ بەهەر حاڵەمانە کۆمەڵێک پرسیارن کە بڵێن ئایا لە ڕابردووی ئیسلامی ئەهلی سونەت و جەماعەتە کەڵە پیاوێک هەڵکەوتووە و ڕاوێژکارانە بە دەوریەوە بوون ئەمانە ڕاوێژکاران بوون ئایا ئەو بە سەربازی هاتبێ یا وەکو مفتیە گۆڕانکاریەکەی کرد؟ گۆڕانکاریەکە شەرت نییە هەرێ بە سیلاح کردبێتی. ئیمام ئەحمەد بن حەمبەل ڕەحمەتی خوای لێبێ زەعیمی گۆڕانکاریەکە کە بەرامبەر مەئمون وەستاوەت زەمینی ڕەفزکردنەوەی ئەوەی کە مەئمون ئەیویست بەسەر خەڵکیا بچەسپێنێ کە ئەوە بکە گوایە قورئان دروست کراوی خوای گەورەیە خەلق کراوە. ئیمام ئەحمەد یەشەی فەرموو نا قورئان سیفەتیەتی و خوای پەروەردگار ئەم فەرمایشتانەی فەرمووە و سیفەتی خوای گەورەیە کە کەلامە. ئەو ئاڕائانی کە معتەزیلە خستویانە مێشکی مەئمونەوە ئیمام ئەحمەد بن حەمبەل بەرهەڵستی کردو لە ڕووی ئەوەستایەوە ئەو هەموو ناڕەحەتی و ناسۆرەشی بەرامبەری چێژ بوو بە یەکێ لە گەورەترین مناصرانی سنت و ئەهلی سنەتیش و پێشەوایەکی گەورەی ئەهلی سنەتیش. بەڵام ئایا ئەوانەی کە ئیماراتێکیان دروستە کردەوە یان حرەکاتیان دروستە کردەوە دژی استعمار بۆ نمونە لە 200 ساڵی ڕابردووە استعمار کە وەربوو بە وڵاتانی مسلمانانە و هاتن لە وڵاتی مسلمانانە کەوتنە ئیشکردن ساڵی 1830 بۆ نمونە جەزائیر کەوتە بەردەستی فەڕەنساییەکان و دوای مەغریب و تونسیشیان داگیر کرد یان پورتوغالیەکان کە چوونە ئەندۆنیسیا دوای ئەوان هۆڵەندیەکان چوون اینجا ئینگلیس چوو هەروە ئینگلیس کە عێراق و فەڵەستینی گرت میسری گرت پێش ئەوان فەڕەنسیەکان ناپلیۆن بۆناپارت چوون میسری گرت هەروەها ئیتالیەکان کە چوون سۆمالیان گرت لیبیایان گرت. باش ئەو کەسی کە دژی ئەمانە ڕائەپەڕی شێخێکی تەریقە بوو بۆ نمونە سەید ئەحمەدی برێلەوی لە هەندستانە کە ڕاپەڕی دژی ئینگلیز یان یەکێکی وەکو سەید مەهدی کە مەشهور بوو مەهدی لە سوودانە یەکێکی وەکو عەبدولقادر جەزائیری کە استمراری حرەکەتێکی تری پێشووترە و هەروەها لە لیبیا سنووسیەکان لە لیبیا کە دوایی عمەر المختار ئیمتیدادی ئەو و لە دوای ئەویش هەر بەردەوام بووە هەتا فڕاندنی شۆڕشەکە لە 1960 کە قەزافی بردی. ئەمانە هەمووی بزاوتی ئەهلی سونەت و جەماعەت. ئایا ئەمە بۆ ئێمە باشترە وەکو ڕەوتێک بکەوینە ئیشکردن ڕابەرێکمان هەبێ و ڕاوێژکاری هەبێ دەستگا و تعلیماتمان هەبێ بۆی ئیشەکان مەرکەزی بگەڕێتەوە لای ئەم ڕابەرە ئەمەمان باشترە یان ئەوانی تر؟